مەرگی ژینا کۆتایی با پۆلیسی ئەخلاق دەهێنێت. مەرگی ژینا ئامینی جارێکی دیکە کوردانی ڕۆژهەڵات و بەشێک لە خەڵکی ئێرانی هێنایەوە سەر جادە. بریشکی ناڕەزایەکان پەڕینەوە بۆ وڵاتانی دیکە و هاوکات لەسەر ئاستی نێودۆڵەتیش قسەی لەسەر کرا. ئەمە جگەلەوەی لە نێو سۆشیال میدیادا تووڕەی خەڵک بەزەقی دەرکەوت و باشکرا دژی یاسای باڵاپۆشی و پۆلیسی ئەخلاق هەڵوێستیان دەنوان. لە گێڕانەوەکانی چیرۆکی مەرگی ژینا ئەمینیدا زوومی خەڵک و میدیای جیهانی لەسەر پۆلیسی ئاسایشی کۆمەڵایەتی بوو کە بە پۆلیسی ئەخلاق ناوی دەرکردووە. ڕخنەکان لە پۆلیسی ئەخلاق لە خۆڕا نەبوون بۆ پێی سەرەتا کارمەندانی ئەو دەستگایە بوون کە ژینا ئەمینیان دەستگیر کرد و دواتریش وەکو دەگوترێت ئەشکەنجەیان داوە. پاشمەرگی ژینا نوکی ڕخنەکان پیشتر بوون. ئەم جارەیان دەنگی ناڕەزایی تەنها لە دەرەوەی کۆماری ئیسلامیەوە نەبوو، بەڵکو لە نێو خودی دامەزراوەکانی وڵاتەکەشەوە ڕخنەیان لێدەگیرا. دامەزراوی ئەمر بالمەعروف و نەهی عن المونکار کە دامەزراوەیەکی گرنگی کۆماری ئیسلامی ئێرانە لە مەرگی ژینا ئەمینیدا دێتە قسە و دەڵێت نابێت چی دیکە پۆلیسی ئەخلاق توندوتیژی بەرامبەر خەڵک بەکار بهێنن. هەرچەندە ئەمە جاری یەکەم نییە ئەم دامەزراوەیە ڕخنە لە پۆلیسی ئەخلاق دەگرێت، بەڵام ئەم جارەیان قسەی زیاتری کردووە و دەڵێت پێویستە ڕووداوی لەو شێوەیە دووبارە نەبێتەوە چونکە زیانی گەورەتری لێ دەکەوێتەوە. هەرەوەندە نییە، بەڵکو دەربڕینی ناڕەزایی دژی پۆلیسی ئەخلاق گەیشتووەتە حەڕەمی پەرلەمانیش. معینەدین سەعیدی پەرلەمانتاری ئێران دوای مەرگی ژینا بە دوای دروستکردنی لۆبیدا دەگەڕێت بۆ ئەوەی بە یاسا سنوورێک بۆ مامەڵەی پۆلیسی ئەخلاق دابنرێت. سەعیدی گەیشتووەتە ئەو بڕوایەی ئەوەی پۆلیسی ئەخلاق دەیکات پێچەوانی ئامانجەکەیانە. ئەو دەڵێت توندوتیژیەکانی پۆلیس هەمیشە ئەنجامی خراپتری بەدوای خۆی داهێناوە. ئەگەرچی بە گوێرەی مادەی 638 لە یاسای سزادانی ئیسلامی لە ئێران پابند نەبوون بە باڵاپۆشی سزای لەسەرە، بەڵام پەرلەمانتارەکە دەڵێت ئەو دەسەڵاتە نەدراوەتە پۆلیسی ئەخلاق کە بەو شێوازە توندوتیژە مامەڵە بکات. ئەم پۆلیسی ئەخلاقی ئێستا مشتومڕی زۆری ناوەتەوە تەمەنی 17 ساڵە. بە دیاریکراوی لە ساڵی 2005 و لە سەردەمی مەحموود ئەحمەدی نەژاد دامەزرێنراوە، بەڵام ئێستا کەوتۆتە بەرنەشتەری ڕخنەی زۆرینەی لایەنەکان، تەنانەت کارگەیشتووەتە ئەوەی سەرۆک کۆماری وڵات تەدەخول بکات و لە ڕێگەی تەلەفۆنەوە بە دایکی ژینا بڵێت کچی ئێوە کچی ئێمەیە، پێویستە لێکۆڵینەوە لە چۆنیەتی مەرگی ژینا بکرێت. دوورنیە ڕستەی دووەمی ئیبراهیم ڕەئیسی ببێتە سەرەتای کۆتای هاتنی مامەڵەی توندوتیژانەی پۆلیسی ئەخلاق.